پیرۆزبایی دەکەم لە یادی جەژنی نەتەوەیی کە ئەویش 21 مارکی هەموو ساڵێکی پێ پیرۆزبایی دەکەم لە نەتەوەی کورد بەو بۆنەشەوە بەنسبەت ئەوەی کە ئێستا دەبوزەرێ ئەو شەڕ و جێشەڵەی کە ئەمریکا و قەوارەی زایۆنی بە ئێرانیان فرۆشت لەو بارەوە دەڵێ بە تاکیدەوە زوڵمێکی گەورە بوو چونکە ئەوان لە کاتی دانوستاندا بوو و ئەوە جاری دووەمیش بوو کە لە کاتی دانوستاندا غەدریان کردووەتە پەیمانشتێنیان کرد ئەوە ستەمێکی گەورە بوو کرا لە ئێران و نەکرد لە ئێران بەڵکو لە ناوچەکە هەمووی چونکە ئێستا وردە وردە شەڕەکە پریشکەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە و عراقی گرتوێتەوە دەوڵەتانی کەنداوی گرتوونەوە و پاشان لە ئێرانیشدا بۆ هەر لە تەوەی فارس نییە تورکە لەوێ بەلوشە ئازەرە کووردە عەرەبی خۆزستانە هەمووان بەگرێتەوە بۆیە ئەو شەڕە بەڕاستی شتێکی خراپ و زۆڵستەمێکی گەورە بوو لە ئێران و لە کۆی وڵاتانی ناوچەکە کرا هەتا ئەم لەحزەیە کە هەر خوارد دەزانێت چونکە ڕۆژ بۆ ڕۆژ فراوانتری دەکەن بەڵام من زۆر خۆشحاڵم کە تا ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستان عاقلانە مامەڵەیان کردووە هەتا ئێستا نازانم لە بۆ دووە بەرەوکوێ دەچن بەڵام تا ئێستا عاقلانە مامەڵەیان کردووە لەگەڵ وەرزاکە فشاریان لێکراوە بە پێی زانیاری من کە قسەیان لەگەڵ کرد و تەلەفۆنیان بۆ کراوە فشاریان لێکراوە داوایان لێکراوە بەڵام خۆیان کۆنتڕۆڵ کردووە بەم لەولادا نەشکاوە بەو لایەدا نەشتا ئەوم کە تەماحی تیاندا هەبووە